گاز ڕشتی بووە بە قەیرانێکی جیهانی بەتایبەت لە دوای هەڵگیرسانی شەڕی نێوان رووسیا و ئوکرانیا لە مانگی شوباتی پارەوە، چونکە گەورترین هەناردەکاری گاز بۆ ئەوروپای ڕۆژئاوا رووسیا بوو، بەڵام دوای تێکدانی ئەم پەیوەندیانە و بڕینی گاز ڕشتی لە ئەوروپا سەختەش زۆر کرا، گرنگیش زۆر بەخۆبینی، هەر پێشتریش گرنگ بوو بەڵام ئێستا زیاتر گرنگ بوو. بۆیە زۆربەی وڵاتانی بەرهەمهێنەری هایدرۆکاربۆن بە شێوەیەکی گشتی ئێستا دووبارە سەخت دەکەن لەسەر وەبەرهێنانی واخەت پەرەپێدانی ئەم یەدەگەی کە هەیتیان لە گاز ڕشتی. لەم ماوەی 2 ساڵە نزیکەی 4 هەندێک جار نرخەکانی گران بووە لە چاو پێشتر پێش ساڵی 2020ەوە. ئەوەی کە گرنگە بزانین عێراق بە خۆی وڵاتێکی دەوڵەمەند بە گاز ڕشتی ڕەنگە لە خانەی هەشتەم یان نۆیم بی لەسەر ئاستی جیهان، کۆی یەدەجی غازی سروشتی لە عێراق نزیکەی 120 تریلیۆن پێی سێجارە، لە هەرێمی کوردستان ڕەنگە نێوان 20 تا 30 تریلیۆن پێی سێجارەیە. ئەوەی کە گرنگە لە هەرێمی کوردستان لە چەندین لە 4-5 چێلگەی گازی سروشتی هەیە، بەتایبەت ئەوانەی کە کۆرمۆر و چەمچەماڵ ئەوانە زۆر کاریان لەسەرکرایە لە قۆناغی بەرهەمهێنانن. ئێستا ئەو بەرهەمهێنانەی کە ئینتاج دەکرێت لەلایەن کۆمپانیاکی ئیماراتی بەڕێوە دەچیتن نزیکەی ڕۆژانە 400 ملیۆن پێی سێجارە، ئەمەش قەبارەیەکی باشە. ئەوانی تر زارە نەگەیشتنە قۆناغی بەرهەمهێنان و ئەولوێتی حکوومەت و وزارەتی سامانە سروشتیەکان کە ئەم گازە بەکاربێ لۆ ئیشخستنی وەزگەکانی کارەبا، چونکە تێچووی کەمتر دەبی، کەفاعەتی زیاترە، وەرەوە کولفەی لەسەر هاوڵاتی زۆر کەمتر دەبی بەقەدەر 1/3. دواتر ئەگەر بڕێکی گاز زیادما ئەوە ڕەنگە دەرفەت دەبی بۆ هەناردەک بکرێتن بۆ دەرەوەی وڵات. بەتەسەوری منیش بە تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراقی ئەم شتێکی زۆر سەرکەوتو دەبی. ئەوەی کە سەخت دەکرێت ئێستا لەسەر بەکارهێنانی ناوخۆ بەتایبەت ناو ماڵان و ناو کارگەکان و هەروە وێزگەکانی کارەبا. لەوانەیە ئەگەر بەرهەمەکە زیاتر بی لەو 400 ئێستا تەخمین دەکرێت لە ماوەی 2 ساڵ ئەو 400 بگاتە 1000 ملیۆن، واتە 1 ملیار پێی سێجار. ئەو کاتەی ڕەنگە نیوەی ئەو بڕە دەرفەت هەبی هەناردەی دەرەوەی بکرێتن. بەڵام خۆمان دەزانین ئەم ئێستا لە زۆر دەبتە جێگرەوەی نەفتەوە، ڕەنگە تا ئەو کاتەش بەکارهێنانی گاز بەخۆی لە ناو وڵاتشەوە ناوەرێمشەوە زیاتر بی، واتە بە ئەنجامدا ئەو بڕێک کە دەبینێ بۆ هەناردەکردن تۆزێ کەمتر بیتن. تا ئێستا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیشەوە زۆر سەخت کراوە لەسەر نەوتەوە و گرنگیەکی کەمتر درراوە بە گاز ڕشتی، بەڵام ئەو 2-3 ساڵەی ئاخیری وا دەرکەوت کە جێگرەوەی ئایندا بۆ نەوت لە جیهاندەوە گازی سروشتیە کەمجار لەبەر زۆربوونی، لەبەر کەفاعەتی، لەبەر ڕەوشتەکانی تریشەوە. بۆیە ئێستا لە عێراقەوە دەستیان پێکرد بە ینی ئەو شێلگانەی کە تەنانەت گاز سروشتینەوە تەفری گازیان هەیە دەستیان پێکرد بۆ پەرەپێدانیان و ئیشکردنە سەری تاکۆ. لە عێراقیش داخی ئێستا پێویست نەکاتن هاوردەی غاز بکاتن لە وڵاتانی دراوسێ، هاوردەی کارەبا بکاتن، چکە ئەو یەدەگەی کە هەیە پەشی هەموو وڵات دەکاتن. ئەوەی کە گرنگە ژێرخانێکی تایبەتی دەوێت جیاوازە لەگەڵ ژێرخانی نەوت، بۆیە ئێستا تۆزێک کەمی هەیە و ئەوەی تریش طبعاً ڕەنگە وەک ئەولەویەت حکوومەت ڕەنگە بەشێک بەتاکید لۆ بەکارهێنان ناوخۆ بەشێکیش بۆ هەناردەکردن بی. ئەوە لە ئایندەیەک ئەگەر سەرجەم وەزگە کارەبەکان ئیش پێکران بە گاز ڕشتی ئەو کاتێ ئێمە حکوومەت دەتوانی بیرکاتەوە لە هەناردەکردن. و هەروە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا زۆر سەخت دەکەن لە بەتایبەت شاندی ئەمریکی کە پێش 2 هەفتە لێرە بوو سەختی کردەوە لەسەر پەرەپێدانی ئەم سەرچاوەکانی بەتایبەت نەوت و گازشەوە، تاکو ببتە زۆرە فشارێک لەسەر وڵاتی رووسیا کە ئێستا ئەو گازەی کە هەناردە دەکرا بڕاوەتەوە ناستەوە وڵاتانی تر. ئەمە دەبی بە ئەرقام قسەکەینەوە. ئەو کە ئەوی بەکاردەهێنرێتن لە ئیسیرات دەکرێت لای رووسیەوە زۆر زیاترە لەوەی ئەگەر لە ئایندەشەوە عێراق و هەرێمی کوردستانیش تەزدیر کاتن، ڕەنگە 5-6 هەندی زیاتر بی. بۆیە ناتوانانی بە تەواوی جێگرەوەبی، بەڵام تا ڕادێک دەتوانی بەشێک ئەگەر استثمارەکە تەواو کرا لەسەر ئاستی عێراق و هەرێمیشەوە نەک تەنانەت هەرێم دەتوانی بەشێکی کەم لە پێداویستەکانی ئەوروپا داپۆشکاتن.